بینەرانی عزیز لەو کاتتان باش بەخێر بێنەوە بۆ گفتوگۆیەکی تر و بۆ بەرنامەیەکی تر لەگەڵ کەسایەتێکی ناسراوی ڕۆژهەڵاتی کوردستان. لە گفتوگۆی ئەم جارەدا میوانداری کاک عومەری حەمیدی دەکەم. کاک عومەر شارەزا و لێکۆڵەر لە بواری ناسیۆنالیزم. کاک عومەر زۆر بەخێر بێ بۆ ئەم گفتوگۆیە. سپاست دەکەم، سپاسی تۆش دەکەم بۆ ئەو دەرفەتە و ڕێز و احترام هەیە بۆ بینەرانت. سپاست دەکەم. کاک عومەر جەنابەت کەسێکی ساڵیانی ساڵە کار لەسەر چەمکی ناسیۆنالیزم دەکەوە، لەسەر ئەو بابەت و لێکۆڵینەوەی خۆت هەیە. پێم خۆشە ئەو پرسیارەکان بۆ دەست پێ بکەین کە ناسیۆنالیزم چییە و لە بنەڕەتدا چۆنشی دەکرێتەوە. باشە بخۆ کاکە جەمال، من شتێکی چکۆلەم وەک پێشەچێک ئامادە کردووە کە پرسیاری لێ بتوانێت لێ دەربێنی بۆ جەنابەت. ئەوە پێشەچی کتێبی کەسێک هەیە بە نێوی ئانتنی دی سمیت. ئەو یەکێک لە ساحب نەزەرانی هەرە گەورەی بواری ناسیۆنالیزمە. نۆیا دە کتێبی مهمی نووسیوە، بە سەدان مەقالەی نووسیوە، زۆر بەنێوبانگە، یعنی خۆشی ساحبی سەبکێکە لە تێگەیشتنی لە ناسیۆنالیزمدا. جا ئەوە پێشەچی کتێبێکێتی بەشێکی ئەوە کتێبێکێتی بە نێوی ناشن ئەند مۆدرنیزم، باسی ناسیۆنالیزم و مۆدرنیزم دەکات. جا ئەو باسی ئەوەیە ئەوە لە حقیقەت دەڵێت چێن ناسیۆنالیستە. لەنێو ئێمەدا هەمیشە مەترەحە کە لەو دنیادا چێن ناسیۆنالیستە. ئێستا ئانتنی سمیت دەڵێ چێن ناسیۆنالیستە. ئانتنی سمیت دەڵێ هێڵێکی سوور لە چەشنی ڕۆبارێکی بەخڕ دەخشێ بەسەر مێژووی مرۆڤی مۆدێرندا کە لە ساڵی 1989 لە دیواری بەندیخانەی باستیل لە پاریس چووە سەر و ساڵی 1989 دیواری بێرلینی هێناخوار. ئەم هێڵە سوورە لە سەدەکانی 16 و 17 زاینی لە هولەند و بەریتانیا سەری هەڵدا و کەوتەڕێ. لە سەدەی 18 لە چەشنی لافاوێکی بەگوڕی لەم پەرشکێن گەیشتە فەرانسە و ئەمریکا. لە سەرەتاکانی سەدەی 19 خۆی گەیاندە ئەمریکای لاتین و گوڕاندی بەسەر کۆلۆنیالیستەکاندا و شاروەدەری کردن. هەمیسان بای داوە بەرەو ئوروپای ناوەندی و خوار و ڕۆژهەڵاتی ئوروپا و دوای رووسیە و هند و ئاسیای زەرد و ئەفریقا و خۆرهەڵاتی ناوەڕاست. هێڵی سووری ملهور هەرچۆ یەکچوو ئیمپراتۆرەکانی گەوزاند و لەبەر یەکی بردن و خاک و جغرافیای بەسەر نەتەوەکاندا بەش کرد. ناوی ئەم هێڵە سوورە ناسیۆنالیزمە. ئەوە پێشەچیەکەی ئانتنی سمیت. ئەوەی ئیخۆمە باسی شتەکەی کوردی ئێمە چۆنی دەڵێ هێڵی سووری پیرۆزی ئەنتۆنی سمیت هەوڵەکانی سەدەی 20 جلچی کوردی پۆشی و خوێنی ڕژا بەسەر خاکی داگیرکراوی خۆیدا. ڕەنگە ئێمە 200 ساڵ لە ئینقلابی ناسیۆنالیستی مەزن و دنیاگۆڕ و پڕبەروبووی فەرانسە و ئەمریکا لە دوابین، بەڵام بێشک 100 ساڵ لە ناسیۆنالیزمی نەتەوەی گەورەی لە چەشنی ئازەری و بەلوچ و عەرەبی خوار و ئێران و بەربەری شمالی ئەفریقا لە پێشین و ڕۆژێکیش لە ناسیۆنالیزمی فارس و عەرەب و تورک لە دوانی. ناسیۆنالیزمی کورد هاو تەمەنی نەتەوەگەلی مەزنی لە چەشنی لەهستان، چکۆسلەواکی، مەجارستان، ئۆتریش و فینلاندە. لەلایەکی ترەوە چاوێک بە دەور و پشتی خۆمان دەبخشێنین چێ وەک ئێمە کوژراوە و ئەنفال کراوە، بۆمباران، تەنانەت بۆمبارانی شیمیایی کراوە، ماڵ و گوند و شاری بەسەردا وێران کراوە. بەڵام ئێستاش هێڵی سووری کوردی پۆشی کوردی بێژی ئەی ڕقیب خوێن سەر بڵین گەردم ڕاست شکۆدار و دڵپڕ لە هومێت لە مەیدان چەقیوە خاچی نەلەرزیوە و نەبەسیوە. کاکە جەمال، ئەوەی بڵێن ناسیۆنالیزم چییە؟ یەکێک لە هەرە گرنگترین شتەکانە کە دەبێت هەموو کوردێ دەخۆی پرسێ ناسیۆنالیزم چییە؟ ئێمە وەک کورد ئێمە 100 ساڵە دەرگیری بزوتنەوەیەکین. ئەو بزوتنەوەیە بە هەموو پێوەرەیەک نێوی ناسیۆنالیستیە. هەموو پێوەرەیەک، یعنی لە هەر پسپۆرێک لە هەر شوێنێکی دنیا بپرسی، لە هەر ماڤناسێکی جیهانی بپرسی کە کێشەی کورد چییە، کێشەی دەڵێت کێشەی نەتەوەییە. ئێمە پێویستە بزانین کێشەی نەتەوەیی چییە و بزانین لە خۆمان بپرسین ئایا ئێمە دەبێت پشتی بگرین یا پێشی بگرین. ئەگەر نەزانی باسی چی دەکەی ڕەنگە بە هەڵە بچی پێشی بگری وەک ئەو کارەمان کردووە. دا لەبەر خاتریەوە ئەگەر
پرسیارێکردنێ ئێستا من بەسەر ئەوەی کە ناسیۆنالیزم چییە بڕۆ من دەمەوێت ئاماژە بۆ بکەم لە نێو ئەو پێشەکەی کە باست کرد باست لە کۆمەڵێک ناسیۆنالیزمی دەوروبەریش کرد ناسیۆنالیزمی ئێرانی ناسیۆنالیزمی تورک و ناسیۆنالیزمی عەرەبی ناسیۆنالیزمی کورد لەو نێوەدا لە چ دۆخێکدایە گەشترین ئەگە باسی هێڵە سوورەکەی ئانتنی سمیت بکەین گەشترین سووری ئەو ناوچەیە ناسیۆنالیزمی کوردە ناسیۆنالیزمی تورک زۆر زەعیفە من چەند ڕۆژ لەوە پێش کابرایەکی دۆستێکی هاوڕێیەکی خۆشەویستی بۆکانی فیلمێکی بۆ ناردووم لە ئوستادێکی دانیشگای تورک زمانی ئازەری ئێرانی کە باسی شاهنامە دەکات باسی ئەوە دەکات دەڵێ ئەوە شتێکی زۆر گرنگە ئێمە بیزانین باسی ئەوە دەکات دەڵێ کە من داوای خوێندن بە زمانی خۆم دەکەم وەک تورکێک بەڵام من ئێرانیم و باسی ناسیۆنالیزمی ئێرانی دەکات شتێک بە نێوی ناسیۆنالیزمی ئێرانی لە باری علمیەوە کاملەن غەڵەتە ڕەتدە چونکە ناتوانێت شتێک بە نێوی ناسیۆنالیزمی ئێرانی ببێت ئێران فرەنەتەوەیە هەر نەتەوە ناسیۆنالیزم یەک نەتەوەیە ئێمە یەک نەتەوە نین تورکی لێ عەرەبی لێ فارسی لێ بەلوچی لێ ئەوانە حەڵەکەی ئەو لەوەدایە کە جیاوازی نەتەوە و قەوم چییە قەوم داخوازی سنفی هەیە مەسەلەن وەک ئەرمێنیەکانی ئێران داوای مەدرسە بە زمانی خۆیان دەکەن داوای کلیسا دەکەن بەڵام نەتەوە داوای دەسەڵاتی سیاسی دەکات لە کەمترین حەدیشی بڵێ مەسەلەن خودگەردانی 70 ساڵەوە پێش ئێستا داوای دەسەڵاتی سیاسی بۆ خۆی دەکات لەبەر ئەوە ناسیۆنالیزمی کوردی هەمیشە و دایم ناسیۆنالیزمی سیاسی بووە و علامەتێکی نەتەوەبوونی ئێمە بووە یعنی ئەوەی هەر کەسێکی دنیا تەمەشا بکە بڵێ ئێوە کورد نەتەوە یان نییە دەڵێ ئێوە ئایا حیزبی نەتەوەیتان هەیە هەمانە ئایا ئێوە داوای دەسەڵاتی سیاسیتان کردو بەڵێ کردومانە ئێوە نەتەوەن ئازەریەکان ئێستاش لە قۆناغێکدان کە بەشێکیان هەستاونە سەر کێشەی نەتەوایەتی بەڵام بەشێکیان ئێستاش کێشەی ئێتنیکی دەکەن ئێمە لە تەواویان ئێمە هاوتەمەنی ناسیۆنالیزمی کوردی هاوتەمەنی ناسیۆنالیزمی لەهستانە مەجارستانە فینلەندە ئوتریشە مەجارستان یعنی ئەوە ناسیۆنالیزمی ئێمە دەگەڕێتەوە هاوتەمەنی ئەوانە وەختێک ئیمپراتوری ئوتریش چی پێ دەڵێن ئەوەکەی دیکە ڕووخا ئوتریش مەجارستان ڕووخا و ئیمپراتوری عوسمانی ڕووخا هاوزەمان ڕووخان تقریبا دوای شەڕی ئەوەلی جیهانی ئێمە هاوزەمان ناسیۆنالیزممان بەو شکڵە مۆدێرنەی شکلی گرتووە بەڵێ پرسیارێکی گرنگ دێتاراوە لەو بینەداویژایە لە 100 ساڵی ڕابردوودا هەموو ئەو جوڵانەوە بزوتنەوەوانەی کە لەناو کووردا سەری هەڵداوە ڕاستەوخۆ کاریان بۆ پرسی ناسیۆنالیزم کردووە یان لە دەرەوەی ناسیۆنالیزم بوون ئۆکەی ئەوە پرسیارێکی بێنەهایەت مهمە بزوتنەوەکە ئێمە ناسیۆنالیستیە ئێمە لە 100 ساڵەوە پێش هەستاوین بۆ داوای دەسەڵاتمان کردو ناسیۆنالیزم داوای دەسەڵاتی سیاسی دەکات داوای هیچ شتێک یعنی مهمترین شتی ئەوەیە دەسەڵاتی سیاسی خۆی بەدەستەوە بێنێ هەمیشە و دایم وا بووە دەڵێت دنیا لە نەتەوەگەلی جیاواز پێکاتووە هەر نەتەوەیە مافی خۆیەتی خۆی ئیدارە بکە ئەوە ناسیۆنالیزمە 200 ساڵە هەموو کەسێک لە هەموو شوێنێکی دنیا ئەوەیان کردووە ئێمەش هەر ئەوەمان کردووە 100 ساڵە ئەوە دەڵێ جا شتی پەراکەندە هات ئێستا تۆ تەمەشاکە کاکە جەمال ئەوە ڕەنگەت وەک رەخنەوا بێ پێم خۆشە رەخنە بگرن ئێستا یعنی ئێمە ناسیۆنالیزم یعنی ئەو کوردایەتێکە شتێکی خالیس و خولەس و کوردیە دەتوانێت خەڵک لە خۆی کۆکاتەوە ئێمە مرەتەب چوین ئیدئۆلۆژی سیاسی دژی ناسیۆنالیستیمان هێناوە بۆ نێو بزوتنەوەکەی خۆمان کێشەمان بۆ خۆمان دروست کردووە ناسیۆنالیزم دەڵێ ئەوەی بێنێدیک ئاندەرسن دەڵێ هەموو پسپۆرێک دەڵێن کە یەکگرتوویەکی ئاسۆییە ئوفوقیە یعنی کرێکار و سەرمایەدار نازانم جوتیار و دەرەبەت بەیەکەوە لە بەرەیەکدا کۆ دەبنەوە خەبات دەکەن بۆ ئامانجێکی نەتەوە فەرق ناکە ژنە یا پیاوە گەنجە یا پیرە کرێکارە یا سەرمایەدارە فەقیرە یا دەوڵەمەندە ئەمێ بێنێدیک ئاندەرسن گەورەترین پسپۆری ئەو عەسرەیە دەڵێ
چەسانەوە و چەسانەوە نایەتە نێو کێشەی ناسیۆنالیستیەوە سەرەڕای چەسانەوە و چەسانەوە ئێستا ئەوان یەک دەگرن بۆ ئەو ئامانجە پیرۆزە کە پێی دەڵێن بەدەستەوەگرتنی دەسەڵاتی خۆ ئیدارەکردنی خۆ بەڵام ئێمە زۆرمان شت هێناوە ئێمە نەچوین لە ئەکادیمیا شت بێنین بەداخەوە ئێمە چوین لە تێۆری سیاسیمان هێناوە بۆ زوتنەوەی کوردی کە کێشەیەکی زۆری بۆ دروست کردوین کە دوایی باسی دەکەین ئێستاش بەدەیان بە چەندەها تێۆری سیاسی تازە هەیە کە سەخت دژی کوردایەتی ناتوانێت یەک بن لە سەد ساڵی ڕابردوودا بۆ ئەو حرەکەتانەی کە لە ناو کووردا سەری هەڵدا بۆ دروستبوونی دەوڵەتی کوردی نەیتوانی سەرکەوتوو بێ ناسیۆنالیزمی کوردی لە کوێدا تووشی ئەو شکست و خەسارە هات ناسیۆنالیزمی کوردی لەو 100 ساڵەدا بەخصوص ئێستا 10 ساڵەوە پێش 50 ساڵەوە پێش زیندوو فعال ئازا خوێنی خۆی دەڕێژێ لە مەیداندایە بەڵام شرایطێکی زۆر سەختمان هەیە ئەمە بەشکراین بەسەر 4 دەوڵەتدا لەباری نێونەتەوەیەوە زۆر خەڵکی هاوڕێیان باسی ئەوە دەکەن کە ئێمە دەبێت داوای ئیستیقلال بکەین ئەوە زۆر دروستە هەموو ناسیۆنالیستی داوای ئیستیقلال دەکات بەڵام بەداخەوە ئێستا ئێمە ناتوانین بێ سازمانی میلەت باسی هیچ شتێک خۆمان بکەین وەگەڵ وایە تۆ مەسەلەن کێشەیەکت هەبێت لە فەڕەنسا دەژی کێشەیەکت هەبێت کێشەکەت خۆت تێوە حەلیکەی ناتوانانی دەبێت بچێت دادگا دەبێت وەکیل بگری کێشەی نەتەوەی ئێستا وای لێ هاتووە ئێمە دەبێت بچینە سازمانی میلەت هەر کەسێک کێشەکەی خۆی بردوۆتە سازمانی میلەت موفق بووە نمونەیەکت بۆ بژێرمەوە سۆمالیلەند وڵاتێکی ئەفریقاییە ئەوانە داوای سەربەخۆییان دەکرد اتحادیە ئەفریقا مخالفیان بوو کوتیان سۆمالیلەند زۆر فەقیرە ناتوانێت خۆی ئیدارەکە سازمانی میلەت کوتی کاکەجا سۆمالیلەند فەقیرە احتیاجی بە کۆمەکەیە بە چەندەها وڵات هەن بێ کۆمەجی نێونەتەوەی ناتوانن وڵاتی خۆیان بەڕێوە بەرن سۆمالیلەند حەقی خۆیەتی سەرەڕای فەقیری خۆی ئیستیقلالی خۆی وەرەگرێ وەریگر یعنی ئێمە دەبێت ئەو شتانە بگرینە بەرچاو بۆچی سەر نەکەوتوین هۆی زۆرە دوژمنەکانمان زۆر بوون زۆر بەدەسەڵاتن ئێران وڵاتێکی بێ نەهایەت مهمە لە جیهاندا تورکیە زۆر مهمە عێراق و سووریە مهم من ئەو جارەکانی ئێمەش خۆمان لەو چوارنێ بڵاو بەش بووین خۆشمان پراکەندەین دواکەوتویمان هەیە مشکلمانێ اقتصادمان نییە بلەخەرە هەڵەشمان زۆر کردووە ئەوەیە کە سەختە کاری ئێمە لە هەموو کەسێکە سەختترە بەڕاستی چەندجار باسیەوەت کرد کە لە 50 ساڵی ڕابردوودا ناسیۆنالیزمی کوردی زۆر زیندوو پتە بووە دەتوانی هەندێک ئاماژە و نمونە بێنیەوە لە 50 ساڵی ڕابردوودا کە چۆن دەتوانین شی بکەینەوە و باز لەوە بکەین کە ناسیۆنالیزم زیندوو بووە لەنێو گەلی کوردە یەک ڕۆژ نەبووە کە ئێمە حزبی سیاسیمان نەبوو بێ مخالفەتی دەوڵەتمان نەکرد بێ زیندانی سیاسیمان نەبوو بێ ئێعداممان نەبوو بێ یەک ڕۆژ نەبوو تەماشای 4 پارچەکەکە کێشەی کوردی 4 پارچەیە یەک وڵات نییە هەر باسی ڕۆژهەڵات نییە باسی هەمویان بەیەکەوەیە ئەو یعنی ئەو هەموو گەورەی ئێمە ئەو هەموو باوکانەی ئێمە هیچیان لە پشتسەری خۆتە وێنەکەی ئێعدام کراون یعنی ناسیۆنالیزمی کوردی زیندووە بەڕاستی زۆر سەرکەوتووە کاکە جەمال مەسەلەن ئێستا شت دەبینی ئێمە زۆر ناهومێدمان دەکات مەسەلەن شت دەبینی کە مەسەلەن باز دەکەن دەڵێن کە مەسەلەن فەرزکە ئێران خەریکە ئێمە دەتوێنێتەوە ئێران هەوڵی خۆی دەدا ئەوە زۆر ڕاستە بەڵام چەندە سەرکەوتوو دەبێت تا دووشتی زۆر جیاواز لێرەدا هەن کە سەرنجی من زۆر شت دەبینم کوڕی زۆر گەنجی تێۆریسیەن و ئەکادیمیسیەنی کە لە وڵاتی دەرەوەن دەخوێنن ئەوانە شتی ورد هەیە لە تعریفدا لە دیفینیشندا دەبێ باسی بکەین مەسەلەن فەرزکە پێشتر دەڵێن ئەوانەی کە مۆدێرنیستن دەڵێن دلیلی ئەوەی کە دەوڵەت شتێکی مۆدێرنە چونکە پێش دەوڵەت ئیمپراتوری هەبوو ئیمپراتوری یەکنەتەوەیی نەبووە ئیمپراتور چۆ وڵاتی گرتووە بەخۆیەوە لکاندووە بازێکیان لێستاندوێتەوە بعدێکی ئێساش ڕاگرتووە وەک ئێمە وای ئێمە لە کورد لە ئێران لە تورکیا ئیمپراتوری ئێمە بەخۆوە لکاندووە لە ئێمە زەعیف بووین ئەو دەسەڵاتی بووە بەخۆیەوە لکاندووە ئێمەش ئێستاش لە ڕۆژهەڵات لکاوین بە ئیمپراتوری کۆنی فارسەوە تا قاجار ئیمپراتوری بووە شتێکی زۆر مهم هەیە ئەو هاوڕێیانە زۆر بۆ هەڵەی بۆ دەچن ئەویژەوەیە ئێمە ئێستا لە ئێران دەژین دووشت هەیە یەکێک پارتیسیپیشن ئێمە لەوێ دەژین دەوڵەتەکە ئێرانیە مرکزەکە لە تارانە حکوومەت
ئاغای ڕوحانی و ئاغای خامنەی و ئەوانن سوپای پاسدارانە ئێمە دەبێت پارتیسیپیشن بکەین لە وڵاتەدا ئێمە بەشێکین لە ئیدارەی ئەو وڵاتە اقتصادمان بەوان مەربوتە دەبێت بچین لە تاران خڕیت بکەین منداڵمان بنێرنە مەدرسە ئیدارەی ئاموز پەورشەکەی ئەوانە هەموو شتێک ئیدارات هەموو شتێکی ئەوان ئەوە پارتیسیپیشنە ئەوە قەیناکە ئەوە ئێمە خراپ ناکە ئەما شتێکی مهم هەیە ئەوەی پێ دەکرێت ئایدنتیفیکیشن یعنی خۆت لەوان بزانی یان نەزانی هەرگیز کورد خۆی نە بە مسلمانێک خۆی بە مسلمان زانیوە بەڵام خۆی بە بەشێک لە جیهانی ئیسلام نەزانیوە هەرگیز خۆی کورد خۆی بە فارس کە حکوومەتی بەدەستە لە ئێران نەزانیوە هەمی حتا تەماشاکە پێشمەرگەی مسلمانی کورد یعنی دیسانەکانی هویەتەکە هویەتە کوردەکە هێندە قەویە حتا جاشەکەت نێوی دەنن پێشمەرگەی مسلمانی کورد یعنی ئێمە نابێ بترسین کە ئێستا زۆر خەڵک بەڕاستی شتی ناخۆش بە خەڵکی ناوخۆ دەڵێن کە مەسەلەن ئەوانە لەگەڵ دەوڵەت هاوکاری دەکەن ئەوە پارتیسیپیشنە تۆ مەجبوری ئەوە تۆ بەشێکی لە بۆڕۆکراسی ئەو وڵاتە ئەگەر ئەو کارە نەکەی منداڵەکە مەدرسەی نییە بیمارستانن نییە دەبێت بودجە بێ بۆ بیمارستانەکە ئەوە زۆر فەرق دەکات لەگەڵەوەی تۆ کورد خۆت بە کورد بزانی یان نەزانی هەموو کوردێک جاشەکەش خۆی بە کورد دەزانێت کوردە جاشەکەش دەڵێ من کوردم یعنی ئێمە زۆر قەوین لەو نەزەرەوە هەموو وڵاتانی کە کوردستان داگیر کراوە لەلایەن ئەو وڵاتانەوە و چوار دەوڵەتی کە تو ئاماژەت پێکرد بۆ لاوازکردنی ناسیۆنالیزم کە چەمکێکی نەتەوەیە کەڵک لە شێوازێکی دیکە لە ناسیۆنالیزم وەردەگرن هەروە خۆ ئاماژەت پێکرد کە ناسیۆنالیزمی ئێرانی دێنە گۆڕێ ناسیۆنالیزمی عێراقی دێنە گۆڕێ ئەمە لێسێندنەوەی پێناسی کوردبوون نییە لە نەتەوەیەک و دەیانەوێ شتەکە بخەنە پەراوێزەوە بۆەوەی ناسیۆنالیزمی کوردی لاواز بێ حتما وایە کاک ئێمە شەرمانە لە هەموو بوارێک شەرمانە و شەڕێکی هەرە گەورەمان ئەوەیە شەڕی ئایدنتیتی شەڕی هویەت شەڕێکی هویەتی گەورەترین شەڕی هویەتە لەبیرتە کابرا کوبی لیباسی چوپونی خەڵک هەموو چوون لیباسی کوردیان لەبەر کرد دەزانێ عەزەمە ئەگەر ئەو شتە تەرجمەکەیەوە بە وڵاتێکی ئوروپایی باوەڕم پێ بکات 50 کتێبی لەسەر دروستێ بەڵام ئێمە هێندە فەقیری نەماندی ئەو شتە گەورەیە خەڵک بە جلی کوردی ئێستا مەسان ڕۆژی جلی کوردی بوو ئەوە دم خوارکردنەوەیەکی سەختە لەوەی کە ئێمە نابین بە فارس ئەسەن غەیری ممکنە یعنی ناسیۆنالیزمی کورد زۆر لیبرال بوو ئێمە دوژمنی فارس نین ئێمە تەنیا مافی خۆمان دەوێت و هەمیشە و دایم لە قازی محەممەدی پرسەری خۆتەوە هەتا هەموو کەسێکی کە هەوڵیان داوە ناسیۆن ئێستا شەرە و کارە دەکەن ناسیۆنالیزمی فارس متقاعد بکەن ڕازیان بکەن کاکە بیر بکەنەوە ئێمە مافمان هەیە ئێوە غەڵەتن ئێوە هەڵەن ئێوە زوڵم لە ئێمە دەکەن نا ئێمە لەو نەزەرانەوە زۆر ینی پەروەندەمان جوان و خاوێنە کورد بەڕاستی ناتوانین ئیسمالی بکەن دەرەقەتمان نایە بەڵێ حیزبەکانی کوردستانی هەر چوار پارچە گەر باسییان لێو بکەین وەکو حیزبە کوردستانیەکان لە کوێی ئەم پرسە گرنگەدان توانیویان ناوکار بۆ زەخکردنەوەی ناسیۆنالیزمی نەتەوەیی بکەن زانی چۆنە یعنی ڕەنگە پیا زۆری ڕەخنە لیان هەبێ من چونکە بەڕاستی من لە سیاسەتدا زۆر کۆڵم نایزانم بەڵام هەر ئەوەندەی هەن بەڕاستی ینی با من میسالێکت بۆ بێنمەوە لە تیموری شەرقی وەختێک پورتەغاڵیەکان کشانەوە ئەندۆنێزی حەملەی پێکردن 1/3 خەڵکی ئەندۆنێزی کوشت عینی بزوتنەوەکە ئێمە بوو بزوتنەوەی چەکداریان کرد 1/3 خەڵکی تیموری شەرقی کوژران بەڵام بزوتنەوەیەکی دوور و چکولە هەن ئەسەن هیچ نەبوو بەڕاستی نە قودرەتی هەبوو نە شەڕی چەکداری دەکەن بەڵام شتێکیان هەبوو حیزبێکیان هەبوو کە دەیان کرد بۆ خۆیان لە شاخیە و بزوتنەوەی مەدەنی چۆچیان بە چی پێ دەڵێن بە ئەندۆنێزی دادا و ئازاد بوو سەربەخۆی خۆیان وەرگرت ئەوانە ئارێ وەک نازانم وەک هیمایەک هەن تەسیریان هەیە شتی زۆر گرنگەوەیە کە ئەوانە خەڵکی زۆر سپۆر و بە تەجربەیان لە نێودایە بەڕاستی ئێمە دەبێت حیزبە کوردیەکانمان بە خاتری ڕەنگە هەڵەمان یعنی سیاسەتیانمان پێ ناخۆش بێ ڕەخنەشیان لێ بگرین بەڵام دەبێ ئەندامەکانیان بپەرستین ئەو ئینسانە زەحمەت کێشە فیداکارە دەردەدارە
یعنی نازانیت بۆ ئێمە خوێن دەڕێژن بەڕاستی یعنی نابێ ئاوە بێ احترامی بیان بکەین وەلایان بنین نابێشتی وا بکەین بە هیچ شێوەیە لەبەر خاطر پێم وایە زۆر مهمن لەوەی ئەو ئاڵایان ڕاگرتووە لە دەرەوەی حیزبەکان کەسانی وەکویەوە کە کار لەسەر چەمکی ناسیۆنالیزم دەکەن هەوڵ و تێکۆشانی کەسانی وەکویەوە لەو پێناوەدا چۆن بوو چۆنی هەڵدەسەنگێنی والله من خۆم شخصت من خۆم کابرایەکی بەڕاستی بێسەوادم من کۆڵە سەوادێکی فارسی مە بۆ هاتوومە دەرێ شانسم هێناوە لێرە توانیم ئینگلیسی بخوێنم و باشیشم خوێندووە یعنی خۆم خوێندومە چاچی فێر بووم و زۆرم مطالعە کردووە بەداخەوە ئەوە ینی نازانم کوتنەکەی کەمە سەختە بەڵام ڕووناکبیری کورد ئێستا دەچێت لە باتێ بچێ مطالعەی ئەکادمی بکە ئەکادمی دەڵێت چی دەچێ مطالعەی ئیدئۆلۆژیک دەکات با میسالێکت بۆ بێنمەوە کاکە جەمال یەکێک لەو تئۆریانەی کە هەمیشە و دایم هەبووە سەبارەت بە ناسیۆنالیزم تئۆری اقتصادی بووە تئۆری اقتصادی دەڵێ کە هەستی ناسیۆنالیستی شعری هەژار و هێمن و چوونە سەرداری پێشەوا و شەهید بوونی ئەو هەموو پیاوە گەورەیە ئەوانە هەموو ژێربناکەی اقتصادە لە ژێرەوە اقتصادێکەیە ئەو هەموو ئەوە ڕووبەنای ئەو اقتصادەیە یعنی جەمالی نەجاری هەوڵ دەدا شعر دەنووسێ نازانم فۆلکلۆر بڵاو دەکاتەوە ئەوانە هەمووی فەقەت شتێکی چکولەیە شتێکی سەرەکیە ئەوەی لە ژێردا تەعین دەکات مەسئلەی اقتصادە ئەو پیان دەڵێن تئۆری اقتصادی مارکسیستەکان تئۆری اقتصادیان هەیە مارکسیستەکان هەرگیز باوەڕیان بەوە نەبووە کە فەرهەنگ و زمانی کوردی مهمە لێنین دەڵێ وەختێک نەتەوەیەک لە فئۆدالی دەچێتە سەرمایەداریەوە زمانی خۆی گەشە پێدەدا فەرهەنگی گەشە پێدەدا شێع و ئەدەبیاتی خۆی گەشە پێدەدا کە باقلێ پێ بفرۆشێ کە تیجارەتی پێوە بکە نەک بۆ خۆی بیزات ئەرزشی هەبێ هیچ مارکسیستێک هەرگیز بیزات ئەرزشێکی بۆ فەرهەنگ و زمان و ئەدەبیات و لێبوردووی کوردانە ناوە شتێکی زۆر مهم ئەوانە هەمویان دەڵێن ناسیۆنالیزم is a false consciousness یعنی تێگەیشتنێکی هەڵەیە تێگەیشتنی هەڵە مەبەستیان تێگەیشتنی سیاسیە دەڵێت تێگەیشتنێکی هەڵەی سیاسیە یعنی کەسێک کە بیری ناسیۆنالیستی هەبێ ئەو بیرە سیاسەتە حیزبە هەر شتێکەیە ئەوە تێگەیشتنێکی هەڵەیە خۆشی نازانێ هێندە ئەحمەقە ئەوە هەوڵ دەدا بۆ ئاڵوگۆڕێکی ئابووری حاڵی بووی ئێستا خەڵکی کە هاتوون باسی کۆلۆنیالیزم دەکەن باسی مەسەلەن کۆلۆنیالیزمی داخلی ئینتەرنەل کۆلۆنیالیزم ئەوە تئۆریکی مارکسیستی پینۆپەڕۆکراوە تئۆری مارکسیستی تئۆری اقتصادیە ئەو هاوڕێیانەیە کە باسی تئۆری مارکسیستی دەکەن ئەوانە عەمەلەن دەڵێن کە کوردایەتی بەو شێوەی کە جەنابەت دەیکەی من دەیکەم پێشەوا کردوێتی حیزبی دموکرات و کۆمەڵی ئیمڕۆ دەیکا ئەوە شتێکی یعنی غەڵەتە لەبەر خاترەوە ئەو مشکلەمان هەیە بەداخەوە خەڵکی ئەو ڕووناکبیری ئێمە دەچێت تەئسیر لە سیاسەتی لە بیری سیاسی دەرەوە وەردەگرێت نەک ئەوەی بچێ بابە تەمەشای ئەکادمی بکە بەس کاک جەمال ئەگە هەیئەتێکی پێ نەفەرە دانێت 10 ساڵی کەش متالعاتی کتێبی رازی بە ناسیۆنالیزم بکەن ئێستا تەواو نابن بەڵام زۆر ئاسانە تۆ دەچی بتوانێت بچی لە فۆکۆ فێربی لە میشێل فۆکۆ فێربی لە میشێل فۆکۆ فێر دەبی دێنێ وڵاتەکەی خۆت شتێکی حرامزادە شتێکی زیدی کوردایەتی تۆ کوردایەتی ناسیۆنالیزم کوردایەتی یا پێشی دەگری یا پشتی دەگری تو ئەگە مارکسیست بی کوردایەتی ئەوەی هەموو پسپۆڕێ دەڵێن کوردایەتی بزوتنەوەیەکی ئاسۆیە ئوفقیە کرێکار و سەرمایەدار و جوتیار و دەرەبەر هەموو بێکەوە متحید دەبن تۆ وەختێ مارکسیستی دەتەوێت کرێکار دژی سەرمایەدار هان بدەیت لێ ئەوە چی لێ دێت کێشەکەت یعنی دژی ناسیۆنالیزمی پشتی ناسیۆنالیزم ناگری پێشی دەگری تۆ وەختی ئانارشیست دەوڵەتی ناوێ ناسیۆنالیزم داوای دروستکردنی دەوڵەت دەکات کەسێک کە ئانارشیستە پێشی ناسیۆنالیزم دەگرێت پشتی ناگرێت ئێستا ئەو فێمینیزمی تازە کە هاتووە لە فەرانسە زۆر قەویە لە ئەوروپا قەویە ئەو فێمینیزمە تازەیە لەوەی پۆست مۆدرنیستەکان هاتووەتە دەرێ لەوەی میشێل فوکۆوانە میشێل فوکۆوانە کۆمونیست بوو تەزادی کار و سەرمایە بۆیان مەطرح بوو لە مارکسیزم کشانەوە دوای ساڵی 60 و ئەوانە ئیفتزاحاتی رووسیە و دوای ئیستالین و ئەوانە هاتۆ گۆڕێ و خەبەر بڵاوە دەیان میلیۆن لە چین و ئەوان هین رووسیوانە کوژراون
بوون بە پۆست مۆدرن. پۆست مۆدرن هاتووە تەزادی کار و سەرمایە گۆڕیوەتەوە بە تەزادی دیکە، تەزادی ژن و پیا. ئەگە ئێمە فێمینیستی کورد خۆی بە دژی پیاو بزانێ پێشی کوردایەتی دەگرێت، چونکە ژن و پیاو سەرڕای هەموو ئەو بەدبەختیانەی کە هەمانە ئێستا ئێمە دەبێ یەک بگری متحید بین کە مسۆگەری بکەین کە ئێمە دەوڵەتمان هەبێ، نەگەوەی کورد ژن و پیاو شار بکەن. کرێکار و جوتیاری کورد نازانم کرێکار و سەرمایه‌داری کورد بەشاردەین، جوتیار و دەرەبەجی کورد بەشاردەین. ئەوەیە شتەکە کە بەداخەوە لە زۆر باویشە. لە کوردستان دوو جۆری تر حیزبایەتی هەیە، بەرەی چەپ هەیە کە هەڵگری هزر و بیرروباوەڕی چەپن و هەندێک لە حەزابی سیاسیش ڕوانگەی ئیسلامیان هەیە. لە ڕوانگەی تۆ ئەو ئەحزابەی کە هەڵگری هزر و بیری چەپن لەگەڵ ئەو حیزبانەی کە باوەڕی ئیسلامیان هەیە وەکو حیزبی ئیسلامی دەناسێنرێن، توانیوانە لە خزمەت پرسی ناسیۆنالیزمی کوردی دابن یانە؟ توانیوانە چی؟ لە خزمەت پرسی ناسیۆنالیزمی کوردی دابن؟ ئاسڵەن با پێ بڵێم ئەوڵەن ئیسلامیەکان چاو لە مەلای کورد ئێستا کلیسای ئێستا لە هەر شوێنێکی دنیا تەمەشا بکەی کلیسای ئێستا سیاسی نییە، شتێکی کۆمەڵایەتیە، شتی کۆمەڵایەتی دەکات. مەلای کورد و مسلمانی کورد مسلمانە، مەلای ئاینی کوردی زۆر ئینقلابی شۆڕەجێر بوون. ئەوانە ئاینەکەیان ئیسلام بووە بەڵام سیاسەتەکەیان کوردایەتی، یعنی بە ئاین مسلمان بوون بەڵام وەختێک ویستیوانە کاری سیاسی بکەن هاتوون کوردایەتیان کردو. ئەوانەی تازە هاتوون ئاینەکەیان کردو بە سیاست، وەختێک کوردایەتی نانێت، یعنی پێشی کوردایەتی دەگرن. ئەوەی کە لە کوردستانی باشوور ئێستا دەگوزەریە زۆر ناڵێم هەمویان بەڵام زۆربەیان بە پێچەوانەی کوردایەتی، چونکە ئەوان دەبێت ئاینەکە مۆنۆلۆگە، ینی پەیوەندی تۆ خوایە. ئەو شتێک کە دین هەموو دینێک دەڵێت کاکە چاکە بکە درۆمەکە فلان بکە، بەڵام تۆ بێنی ئەوە بکەیت بە سیاست شتێکی خەتەر هەموو کەسێک دەبێتە داعش، دەبێتە ئەلئیخوان ئەلنازام ئەلقاعیدە ئەوانە کە ئەو شتێش بووە. لە مەوردی چەپەکانیشدا بە هەزار داخ و پەژارەوە چەپەکان کێشەی چینایەتیان هێناوەتە نێو بزۆتنەوەی کوردیەوە. ئەمە زۆر چاک دەزانین. با من شتێک بڵێم ڕەنگە ئەوە زۆر کەس پێیان ناخۆش بێ، ئەوەی لە کوردستانی باشوور ڕادەبرێ دەڵێن کێشەی عەشایریە. کێشەی عەشایری نییە، هەر کەسێک ویستی بزانێت کێشەی عەشایری چۆنە پسێ تاریخی نیجریە بخوێنەوە. نیجریە کۆلۆنیستەکان چوون لەوێ لە کابرایان دەپرسی تۆ کوێندەری دەکوت نیجریایە، دەیان کوت کام عەشیرەی، عەشیرەیان دروست کرد، عەشیرەکان لە گەژێک ڕۆچوون. لە هێند لە خەڵکیان دەپرسی تۆ کوێی دەکوت هێندیم، مسلمانی یا ئەوە هەموو تاریخە هەموو نووسراوەکانی هەیە بە سەدان کتێب، تۆ مسلمانی یا هندووی دەکوت من هندوو مسلمانم، نەیدەزانی بۆ خۆشی یان نا دەبێت یەک بڵێ. ئێستا ئەوەی ئەوانەی تاریفی تەرەفداری تئۆری کۆلۆنیالیستن ئەو شتانەی ئەفریقا و هند بۆ ئێمە دەجێڕنەوە، ئەوە ئێمە بەسەر ئێمە نەهاتووە، ئێمە کۆلۆنی نەبووین، ئێمە کۆلۆنیالیستی ئوروپایی نەهاتوو پێمان بڵێت تۆ عەشیرەتی چی. ئەوەی لە کوردستانی باشوور دەدا دقیقاً ئەو شتەیە. برای محمد مامۆستا برای محمەدی بەڕێز هات کوتی بە دژایەتی مەلا مستەفای بارزانی کوتی دەبێت چەپی کورد سەنگەر و ئاڵای خۆی جیا بکاتەوە. ئەو سەنگەر و ئاڵا و چەپەی کە جیا کردەوە ئاخرەکەی ئەبێرەگەی کەلحانەکانە دەبینین کە زۆر لە ئێران نزیکن، دوژمنایەتی ئەو دەسەڵاتە زەعیف و نەخۆشی هەرێمی کوردستان دەکەن و هەزار شتی خراپی دیکرد لەو چەشنان. یعنی نابێت، یعنی ناتوانێت تۆ ناسیۆنالیزمی و کۆمۆنیزمی غیری ممکنە، یەکیان دەتوانێت بی کۆمۆنیست بووی پێشی ناسیۆنالیزم دەگری، تۆ مسۆگەرت کرد دەوڵەتەکە دوای قەی ناکە، دوای بڕۆ تەبەقەی کرێگار نازانم سازماندەهی بکە و وەرە شەرکە لەگەڵ دەوڵەتەکە سۆسیالیزم دروستکە. بەڵام ئێستا تۆ لەگەڵ دەوڵەتی لەگەڵ کێشەی نەتەوەی دەرەچیە ناوەچی نییە، کێشەی فەرهەنگیشن نییە. ناتوانانی بڵێ مەهابادی و نازانم کرماشانی لێکەوە کێشەی فەرهەنگیانەیە نییە، دیوە لە هیچ کوێکی دنیا نەبوو، فقط ئێمە خۆمان هاتوین ئەو شتانەمان دروست کردووە کە کێشەی ئێمە تەبەقەی کارگەرین و ئەوە تەبەقەی نازانم سەرمایەدارە ئەوان بەداخەوە نەتیجە زۆر نەخشی خراپمان بووە. لەناو ئەدەبی کوردیدا باس لەوە دەکرێت کە ئەحمەدی خانی یەکەم کەس بۆ کە بابەتی ناسیۆنالیزمی هێناوەتە گۆڕێەوە
لە شاهکاری مەموزیندا بە جۆرێک باز لەو پرسەنەتەوەیانە دەکات. تۆ جگە لە ئەحمەدی خانی ئەگەر ئەو وەکو دەستپێک دابنین چ کەسانی دیکە لە ناو ئەدەبی کوردیدا هەبوون کە کاریان لەسەر ئەم بابەتە کردووەوە بە بابەتی ئەدەبی پرسینەتەوەیان بەلاوە گرنگ بووە؟ وەڵا من ئەحمەدی خانی بە باشی ناناسم بەداخەوە، بەڵام دەزانێ نەک بڵێ ناناسم، باشی ناناسم کە کارم لەسەر کردێ ئەوانە، بەڵام ئەوەی ئەو کتوێتی ئەوە بۆ خۆی چونکە دوو مەکتەبی ناسیۆنالیستی هەیە. مەکتەبێک هەیە کە دەڵێن ناسیۆنالیزم لە ئینقلابی سەنعەتیەوە دەستی پێ کردووە، مەکتەبێک هەیە دەڵێن نا پێش ئینقلابی سەنعەتیش ناسیۆنالیزم بووە. جا ئەگەر پێت خۆش بوو دوایی باسی دەکەین. ئەوانەی کە دەڵێن مۆدێرنا دەلیلەکان چییە؟ مەگە قەبلەن چینی نەبووە، کورد نەبووە، هیندی نەبووە، نام یۆنانی نەبووە، ئەوانە دلیلیان هەیە تەوزیحەکەی. بەڵام بە گشتی شاعری کورد، هونەرمەندی کورد، هەموو کەسێک بە شێوەیەک نەقشی بووە. تۆ تەماشای گۆرانی کوردی کە ساڵێک لە جەڵدیان خەڵکێکی زۆریان کرد، باوکی خۆشم گیرا دەڵێ با لەسەر تۆ بمکوژن لە پادگانی نازانم لە دارم لە پادگانی جەڵدیان. یعنی دیارە خەڵکی وەک هەژار و هێمن و شێر کۆی گەورە و ئەوانە هەموو نەقشیان بۆ قانع و ئەوانە، بەڵام بەگشتی کورد لە هەر کوێک نازانم تیرە بارانم بکەن چیم بکەن، ئەوانە هەمووی یعنی کورد هەمووی هەوڵی داوە بەڕاستی. بەڵام دیارە پیاوە گەورەکانیشی دیارن، سەیفی قازی، نازانم هەژاری گەورە، هێمنی عەزیز، ئەو خەڵکانە ئەوەی من دەزانم. ئاماژەیەکت بە ناسیۆنالیزمی کلاسیک و ناسیۆنالیزمی مودێرن کرد. پێم خۆشە جیاوازیەکانمان بۆ شی بکەیتەوە. جیاوازی ئەم دوو بابەتە چۆنە؟ ناسیۆنالیزمی کلاسیک چییە؟ ناسیۆنالیزمی مودێرن چییە؟ ناسیۆنالیزمی مۆدێرن دەڵێن کە لە ئینقلابی سەنعەتیەوە ناسیۆنالیزم دەستی پێ کردووە، پێش ئەوە نەبووە. دەڵێن نەک پێش ئەوە میلەت نەبوو بێت، پێش ئەوە میلەت بووە، میلەتی دیکەش بوون، بەڵام بەو شکلە مۆدێرنەی نەبووە. پێشەوە ئیمپراتوری بووە، هەموو وڵاتی هەموو دنیا دووشت بووە، ئیمپراتوری و ئەوەی پێی دەکترێت سیتی ستیت. سیتی ستیت وڵاتی بچکۆلە وەک مەسەلەن ئەوەکەی جارێکی کەشنەوە کەم لەبێت تۆ کتت، ئەوەکەی وانێ جەزیرەکەی زۆر موەفەقە لەباری اقتصادیەوە، ڕەهبەرەکەشیان خانمێکە. ئێستاوە بین پێدەڵ ئەوانە پیان دەڵێن سیتی ستیت، وڵاتی چکولەن لەسەر پێی خۆیان ڕاوەستاوە. ئیمپراتور ئەوەیە دەچێ وڵات دەگرێت بەخۆیەوە دەلکێنێ. شتێکی زۆر مهم هەیە لە ئیمپراتوریدا. لە ئیمپراتوریدا تۆ مەسەلە ئیمپراتوریەک بیست نەتەوە لە ژێر دەستیدا، هیچ نەتەوەیەک هەر نەتەوەی خۆی جیا دەزانێ، خۆی لەوانیکە نازانێ. مەسەن یەک دەڵێ من ئیمپراتوری مەسەنە ڕۆم بووە لە ئیتالیاوە هەتا عەرەبستان وڵاتی گرتووە، هەر کەسە خۆی پێش کردووە. ئەوانەی مۆدێرنن دەڵێن نەک بڵێن ئەوە پەیوەندی بەوە نییە، دەڵێن لەسەر پایەی زمان و فەرهەنگ و مێژووی کۆندانراوە، بەڵام دەوڵەت نیشن بەو شێو میلەت و میلەت نیشن بەو شێوەیە کە ئێستا هەیە ئەوە شتێکی مۆدێرنە. دەڵێن دوای ئینقلابی سەنعەتی باشترینی ئەوانە چاچی ڕوون کردوێتەوە چی پێ دەڵێن؟ یەکێکیان بێنیدیکت ئەندرسنە کە بێنیدیکت ئەندرسن باسی چاپی کاپیتالیستی دەکات، کاپیتالیست پرنت. ئەویش ئەوەیە دەڵێ پێش ئینقلابی سەنعەتی زمانی هەموو ئوروپا یەک زمان بوو، لاتین بوو، پێیان دەکوت زمانی مقدس هەبوو. دەڵێ سەنعەتی چاپ هات، سەنعەتی چاپی کاپیتالیست دەیەوێت زۆر بفرۆشێ، بە مەحدود بوو بە زمانی لاتین. پس هات چی کرد؟ هات دەیویست بە زمانەکانی دیکەش چاپکە بە ئینگلیسی. مەسەن قەرنی حەڤدە شکسپێر ئەوەڵین کەسێک بوو کە هات بە زمانی ئینگلیسیشتی نووسی، پێشەوە هەموو کەسێک بە لاتینیان دەنووسی، حتا نیوتۆن کتێبەکەی بە لاتین نووسیوە، لە کەیمبریج و ئۆکسفۆرد بە لاتین دەرس دەکراوە، بەڵام لاتین کەم خەڵک دەیانزانی. سەنعەتی چاپ و کاپیتالیستمی یعنی چاپی کاپیتالیستی خەڵکی ئەو شتەیشکان کە خەڵک بە زمانی خۆیان شت بکوێنەوە، ئەوەی پێی دەوترێت ڤەرنەکڵەر. جا بێنیدیکت ئەندرسن دەڵێ ئەوەی کە ئەو زمانە بڵاو بوو بە زمانی خۆیان، مەسەن فەرانسەوی، ئینگلیسی فڵانەوانە، خەڵک بە زمانی خۆیان خوێندیانەوە، حاڵی بوون و خەڵکێکی زیاتر خوێندێنەوە. ئەو خەڵکانە بەو شێوەیە ئیحساسی وابەستەجێکیان بەو زمانە تایبەتە کرد کە خۆیان لێ حاڵی دەبێت. دوای ئەوی هەرە ئارگومنتی هەرە قەوی فەیلسوفە کانەداییەکە چارلز تەیلر دەڵێت پێش ئینقلابی سەنعەتی خەڵک قەتیسی موقعیەتێکی تەبەقاتی بوو، لە شوێنێک قەتیس بوو، لەوێ گیری خواردووان لەوێ دەماوە.
دەڵێن انقلابی سەنعەتی ڕێگەی خەڵکی کردەوە بێنە شارەکان لە شار ئیدی ئەرباب تو ئەرباب نەبوو یەککە ڕەعێ خەڵک ئیحساسی بەرابەریان دەکرد دەڵێ شانازیکردن بە خانەوادە و ئەوانە بە پێشینیان و باوک و باپیرۆوانە ئەوە تایبەتی ئەشراف بوو تایبەتی فۆدالەکان بوو دەڵێ کە تۆ هاتێ شار ئەو شتە دەگۆردرێ تۆش دەتوانی بڵێ شانازی بە باوکی خۆت بکەی چونکە کەس نازانێت کە باوکی تۆ مەسەرەن ڕەعێت بووە یا کەس بەلایەوە گرنگ نییە خەڵکەکەی تۆ وەک تۆ ئەوان جا تەیلر دەڵێ ئینسانی دەڵێ مۆدێرنیزم کەرامەتیدا بە ئینسانی تازە ئینسانی تازە شتێکی پەیدا کرد کە پێشتر نەبوو ئەویش کەرامەت بوو بۆ پێشتر نەبوو چونکە کەرامەت هەموو کەسێک هەیە بوو افتخار فقط سەرمایەدار و دوانێ هەیان بوو ئەشراف هەیان بوو ئەشراف زادەکان هەیان بوو افتخاریان هەبوو بەڵام کەرامەت نا کەرامەت هەموو ئینسانێک هەیە بوو شتێکی گشتی ئینسانی بوو جا دەڵێ ئینسانی بە کەرامەتی مۆدێرن کەرامەت تاک بوو تاچی بە کەرامەت خۆی لە کۆمەلگایەکی بە کەرامەت دادیتەوە خەڵکەکەشی بە کەرامەت زانی دەڵێ ئەو خۆ بە کەرامەت زانینە بنچینەی ناسیۆنالیزمە یعنی ناسیۆنالیزم لێرە دروست بوو ئەوان ناڵێن مەسەلەن دەڵێن کە فەرزکە میسالێکی خۆشی کوردی هەیە دەڵێن کە مەسەلەن قەوم و عەشیرە و ئەوانە دەڵێن شتێکی ناوچەیی بوو تۆ تەماشاکە لە کوردستان مانگۆر هەبوو گەورێک هەبوو مامەش هەبوو نازانم دێبووکری هەبوو فەیزوڵابەجی هەبوو ئەوانە مانگۆر فەیزوڵابەجی دێبووکری هەر کەسە بۆ خۆی بوو پێشەوە هات مەنگوری کرد بە کوردی مەنگۆر مامەشی کورد بە کوردی مامەش پێشەوە شناسی کوردبوونی پێبەخشی نەتەوەی دروست کرد یعنی خەڵکێکی دروست کرد بە نێوی نەتەوەی کوردی مەهابادی کوردی بۆکانی کوردی سەردەشتی کوردی مامەش کوردی نازانم فڵان یعنی ئەوانەی مۆدێرنیستەکان دەڵێن ئەوەی جوانی مێژووی کورد لەوەدایە تۆ تەماشای هەر کتێبێ دەکەی وا دەزانی کە کوردێ نووسیوێتی دەڵێ باسی کوردستان دەکەن ئەگەر باسی ئەفریقا و ئوروپاش دەکەن حتا ئوروپا زیاتر لە کوردستان دەستێ بەڕاستیەوەن جا ئەوانە دەڵێن پێشتر هویەتی نەتەوەیی ناوچەیی بووە وەک عەشیرە توشتی چکولە بووە دەڵێن ئەوەکەی چی پێ دەڵێن ئەوەکەی بێنیدی گاندەرسن دەڵێن ڕۆژنامە کتێب و ڕۆژنامە زمان ئەوانەی کرد بە نەتەوە تایلرش دەڵێ کەرامەت کەشتێکی گشتە مهمترین شتە لە ناسینی ناسیۆنالیزمدا ئەو کەرامەتەی کە تەیلر یەکێک لە ئێستاش یەکێک لە مهمترین فەیلسوفەکانی عەسری ئێمەیە بۆ مەسەلەی نەتەوەیی و بۆ مەسەلەوەی فەرهەنگ یەکێک لە گرنگترینەکانە محتەرەمترین بەڕێزترینیان ئەوەی ئێستاش دوای ئەویش کەسێک هەیە شاگردی خۆی بووە کێملیکا ئەویش عینی بیر و باوەڕی هەیە جا مەزورمایە ئەو دووشتانێ شتێکی دیکە دیسانەکانە دەڵێن ئەوە بە ئێمە مەربوط نییە بەڵام هەر باسی دەکەم کە ئێمە ئیشتباهی لەسەر دەکەین دەڵێن کە کۆلۆنیالیستەکان بوون کە ینی بوون بەهۆی دروستبوونی ناسیۆنالیزم چونکە چون خەڵکیان دابەش کرد مەسەن خەڵکی هند هەمووی دایانگوت هندین هاتمتیان نانا ئێوە مسلمانی هندی و هندووی هندی مسلمانی هندی دوای وەک پاکستان و بەنگلادێش جیابوونەوە کە دەزانی ئەوان لەسەر ئیسلام جیابوونەوە دوای بەنگلادێش و پاکستانی لەسەر زمان جیابوونەوە هەرچیان لەسەر دین وەک ناسیۆنالیزمێکی مەزهەبی لە هند جیابوونەوە دوایی بۆ خۆیان شەڕیان کرد و بەدبەختێکی زۆریان کێشا و دوایی لەسەر زمان جیابوونەوە بوون بە دوو دەوڵەتی پاکستان و بەنگلادێش یا پاکستانی غەربی و پاکستانی شەرقی یعنی ئەو شتانەیە دەڵێن جیاوازی بینی ناسیۆنالیزمی یعنی نەیشنی مۆدێرن و نەتەوەی مۆدێرن و نەتەوەی پێش ئەوەیە کێشەکەیە کاگومەر ئێوە بە حکومەوەی کە لە دەرەوەی وڵاتن و خێنەوە و لێکۆڵینەوەتان لەسەر و بابەتانە کردووە لە ڕوانگەی تۆوە لێکۆڵەرانی دەرەوەی وڵات ئوروپایەکان کاریان لەسەر پرسینەتەوەی کورد کردووە بەو شێوەی کە دەبێت چاوەڕوانیان لێ بکرێیان نەکراوە وەڵا ئەوان بەگشتی کاریان کردووە یعنی هەموو کەسێک کار بەگشتی دەکات یعنی هیچ پسپۆری ئەوانەی کە بە سەدان هەیە بەدەیان هەیە ئەوانە هەمویان باسی ناسیۆنالیزم و کێشەی نەتەوەیی و نەتەوە ئەوانە بەگشتی دەکرد یعنی عامە بەشتی وەک مەسەلەن حانەکە نێمە تێوریەکمان هەیە بۆ قەلب فەرق ناکە لە ئەفریقا یا لە ئەمریکا لە چین قەلبی کەسێک عملکەن لە ڕووی ئەو تێوری قەلبە و عملی دەکەن کە گشتی و جەهانی
ناسیۆنالیزم ئاوایە ئەوانە هەموو باسی ناسیۆنالیزم دەکەن بەڵام من کەسم بینیوە مەسەلەن کابرایەکی تورک دەناسم شەر لەسەر ناسیۆنالیزمی کوردی نووسیوە کابرایەکی ئیرلندی هەیە ئیرلندی ئەمریکاییە بە نێوی نێوەکەیم لەبیر نەماوەکانەکانی ئۆلێری ئەو سپۆری کێشەی کوردیشە ئەو زۆر باسی کورد دەکات ئۆلێری ڕخنەیەکە لە کوردەگیریەوەیە کە وەکو نەتەوە هەسوو کەوتی نەکردووە لە ساڵانی ڕابردوودا زیاتر کێشەکانیان وەکو کێشەی عەشیرە و خێڵ و گروپ و دەستە و تاقم تەنانەت کە باسی کوردەکەن بەوەی لە پرسی نەتەوەی دووری بخەنەوە وەکو قەوم ناویان دەبن پێم خۆشە ڕێیەوە لەبارەوە بزانم من خۆم بەڕای خۆم کێشەکە کێشەی هەمیشە کێشەی سیاسی بۆ لە باشوور زیاتر لە ڕۆژهەڵات کێشەی سیاسی بۆ کێشەی ئیدئۆلۆژیک بۆ بەڕاستی لە باشووریش ڕیشەکەی هەر دەگەرێتەوە ئیدئۆلۆژیک مامۆستا برای محەممەد خۆشی مارکسیز نەبوو بەڵام بۆ ئەوەی کە خۆی یعنی خەڵک لە خۆی کۆکاتەوە خۆی لە مەلا مستەفای بارزانی و پارتی دموکرات جیاب بکاتەوە هات مەسەلەی سەنگەری چەپ و ئاڵای چەپی مەترح کە دەبێت سەنگەری خۆی هەبێت و چەپ و ئاڵای خۆی هەبێتوانە لەوێش هەر بەم شێوەیە بەڵام بەڕاستی مەسلەی عەشیرەت نابێ باسی بکەین حقیقەتەن ناسیۆنالیزمی کورد واگەی و پێشکەوتووە هێندە بە گوڕە هێندە لیبراڵە هێندە مۆدێرنە کە ئەسڵەن یعنی فقط تەوهین بە خۆمان دەکەین ئەوانە عەشیرەت نی من ئێستا مەسەلەن دەڵێن فەرز کە دەڵێن نازانم هەرچی و بارزانی ئەوانە عەشیرەتن من دەزانم لە ئەوروپا و ئەمریکا بەرزترین خوێندەوارەکان ئەوانن کە ئەوانێتن کە چیان پێ دەڵێن کە کرمانجەکانن زیاترین خوێندەواریان هەیە زۆر لە سۆرانیەکان زیاتر خوێندەواریان هەیە جا چ لە باکوور بن چ لە ڕۆژاوا بن چ لە باشوور بووبێتن لە ڕۆژهەڵات نازانم بەڵام دەزانم ئەوەی کرمانجی باشوور و ڕۆژهەڵات و بەتایبەت باکوور و باشوور زۆر خوێندەواری زۆر لە چی پێ دەڵێن لە کوردە سۆرانیەکە خوێندەواری پلە بەرزتریان هەیە عەشیرەتی چی کاگە عومەر لە ڕۆژهەڵاتی کوردستان لە سەردەمی سمکۆی شکاکدا و دواتر لە سەردەمی پێشەوا قازی محەممەددا لە کۆماری کوردستان ناسیۆنالیزم دەگاتە ئەوجی خۆی ناسیۆنالیزمی کوردی بەڵام لەگەڵ ڕوخانی کۆماری کوردستان و لە سێدارەدانی ڕێبەرانی کورد ئەم پرسە بەو جۆرەی کە دەبوایە کار بە دروستبوونی دەوڵەتی کوردی کرابە نەکرا بەداخەوە هەرچەند حیزبەکان لە درێژخایاندا هەرمان و بەردەوام بوون و کاری سیاسیان خۆیان کرد و خەڵک وەکوونەتەوە لەسەر دابوونەریتی خۆی بەردەوام بوو بەڵام دەرفەتێکی دیکە نەهاتە هەراوە تا دەگەینە شۆڕشی گەلانی ئێران لە 1970 ئایا لە 1970دا گەلی کورد توانی بابەتێک بە ناوی پرسینەتەوەی لە ئێران زەخ بکاتەوە ڕاستی ئێرانەکەی نازانم مەسەلەن یعنی مەبەستم ئەوەیە دیارە من خۆم بەشدار بووم و دەزانم چۆن بۆ چۆنە بۆ ئەوانە بەڵام چەندەمان تەسیر هەبووە لەسەر خەڵکی ئێران متەقاعد بکەین کە ئێمە نەتەوەیەکی جیاوازین و ئێمە حەقی خۆمانە کە جیابینەوە نازانم چەندەمان بۆ ئەوە کار کردووە نازانم تەسیرەکەی چۆن بۆ ئەوانە لەسەر خۆمان زۆر چاک بوو یعنی شۆڕشی 57 بە هەموو زەرەر و بەدبەختیەکانیەوە کە بووی بۆ خەڵکی ئێران و خومینی و خامنەی ئەو ئیفتیزاهەی هێنا سەرکات بەڵام بۆ کورد گوڕێکی تازەیدا بە ناسیۆنالیزمی کورد بەڕاستی گوڕێکی تازەیدایە و بە فەرهەنگی کورد ئەگەر لە داهاتوودا حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و گەلی کوردیش لە ڕێفراندۆمێکدا داوای ئەوە بکەن کە لە چوارچێوەی ئێراندا بمێنەوە لە سیستەمێکی فێدراڵدا و لە بەرامبەریشدا گوزینەیەکە بێ بە ناوی سەربەخۆی ڕۆژهەڵاتی کوردستان کە بێشک ناسیۆنالیستەکان و ئەو کەسانی کە باوەڕیان بە پرسینەتەوەی هەیە دەنگ بەسەر بەخۆی دەدەن بەڵام ئەگەر هاتوو گەلی کورد لە چوارچێوەی ئێرانێکدا بمێنێتەوە و داخوازی مافەکانی خۆی لە چوارچێوەی ئێرانێکدا بێنێتە گۆڕ پرسینەتەوەی چی بەسەر بێ لە حاڵەتی وادا ئێمە بیڵێن و نەیڵێن دژمنەکان من دەزانن ئێمە داوای جیابوونەوە دەکەین ئەوە هیچ ینی هەموو ئەوان زۆر ساگەز من ئەگە لەبیرت بێ کتێبەکان خۆ زەحمەت کێشا کتێبەکانی ئەوەی ئینسایکلۆپیدیای ناشنالیزمی کورد یعنی شتی ئەوان دەینووسن زۆر چاک دەزانن کە کورد چی دەوێت زۆر چاک دەزانن ناشنالیزم چی ئەوانە چیە بەڵام بەستەجی بە هەلومەرد و نیرو هەیە
تۆ ناتوانانی مەسەلەن وڵاتەکەت وێرانکەی تێۆریەکت هەبێ وڵاتەکەت وێرانکەی خەڵک ئاوارەکەی بچنە ژێر چادر کە مەسەلەن فەرزکە تێۆریەکەت بزانی دەبێ یان نابێت دەبێت زۆر حساب شدە ئەرزش بۆ ژیانی خەڵکی وڵاتەکەی خۆت بۆ مەدرسەی منداڵان منداڵ وە تا خەوی دەوێت منداڵ حەمامی دەوێت نابێت کارێکی وا بکەی ژیانی ئێستا وەختیەوە نەماوە سەدەی 21ەکە خەڵک ئاسایش و ڕاحەتی خۆیان تێک نادەن بە خاتری ڕادیکالیزمی چەندانە ئینسانی ئینقلابی دەبێت زۆر محتاط چینە پێشێ بەڵام یعنی با پێت بڵم ئەو ساڵ 10 ساڵی کە 50 ساڵی کە کورد ئاخرەکەی جیا دەبێتەوە کاکە شتێکت پێ بڵم ئێستا ئەوەی ئەو مارکسیستەکان تێزی اقتصادی هەڵەیە چونکە تۆ ئەگە تێۆریەکەت ئەو تێۆریەکەی قەلبم باس کرد تێۆری قەلب فەرق ناکە لە چین بێ و لە هیند بێت یا لە ئەمریکا یەکە تێۆری ناسیۆنالیزم دەبێت بۆ هەموو دنیای یەکسان بێ ئەلحانەکانێ بەڕێزێکی ئوستادی دانیشگای کورد کە لە ئینگلیز دەرس دەڵێتەوە تێزێکی داوە تێزی ترۆتسکی بۆ مەسەلەی کورد پێشتر مارکس ئیلێنین بوو ئێستا و هاتکە گۆرە یا کۆلۆنیالیستەکان ئەوانەی اقتصادین باشە تۆ بەوانە چۆن دەتوانی چی پێ دەڵێن چۆن دەتوانی کاتالۆنی تەوزیح بدێت خۆ کاتۆلۆنی کێشەی اقتصادی لەگەڵ ئیسپانیا نیە و لە ئیسپانیاش باشە کێشەی ئیسکاتلەند باسک کێبێکەکان ناتوانانی تەوزیحی بدێت ئەو شتە یعنی ئاوایە کوردەکە لە هەر شرایطێکدا بێت ئاخرەکەی جیا دەبێتەوە هیچ شتێک غەیرە زەوە نییە و دوژمنەکەشت دەزانێت بەڵام تۆ چۆنی بۆ دەڕۆی ئەوە شتێک نییە کە ئینسان بتوانێت پێشبینی بکە بەڵام هیچ شکن نەبێت ئێمە نەتوانین جیابینەوە منداڵەکانمان جیا دەبنەوە ئەوە نەتوانن نەوەکانمان سەر لەسەر جیابوونەوە بێشک بەڵام ئەو ڕێگەیانەی کە کورد گرتوویەتی بەر بۆ دروستبوونی دەوڵەت هەر لە ڕاگەاندنی کۆمارەوە هەتا بەڕێوەچوونی کە دیتمان شکستی هێنا هەتا بەڕێوەچوونی ڕێفراندۆم تەنانەت بۆ سەربەخۆی باشووری کوردستان بۆ سەربەخۆی باشووری کوردستان ساڵی 2017 کەوێش دەرەنجامەکەی ماندی کورد دەبێت چ ڕێگەیەکی دیکە هەوڵ بدا بۆی بە دەوڵەت بگەن باشش ئەوە دەزانیت ئەو پرسیارێکی بێ نەهایەت مهمە تحقیقاتێکی زۆر کراوە لە 200 ساڵی ڕابردوودا ئەوەی کە براوە بووە بزوتنەوەی مەدەنی بووە لە دەهای 60 تا ئێستا هیچ بزوتنەوەیەکی چەکداری سەر نەکەوتووە ئەوەیەکێ لەو عەجایب شتانەیە و لە کوردستان بەداخەوە لە هەموو لایەک چەکداریە و ئێستا یعنی هەرچی سپۆرە دەڵێت چەک هاتە گۆڕێ ئیمکانی نییە شکستت یعنی ئیمکانی شکستت زۆر زیاد زۆرە چونکە من دەباتێت بڵم لە دەهای 67 دەیان کوت کە بزوتنەوەی چەکداری تازە ناتوانێت کارگەر بێت چونکە هێلیکۆپتێر هەیە ئێستا درۆن هەیە ئێستا تەلێفۆنی دەستی هەیە ئێستا ساتلایت هەیە لە هەر ئەشکەوتێک بی بە 2 سعات دەدۆزنەوە دەتکوژن و ئیمکانت نییە تەکنۆلۆژیەکەت نییە خۆ تۆ بتوانانی بەرابەری ئەوام بکەیت ئەگەر کابرای یەمەنی دەیکات و لە عەرەبستان دەدا تەکنۆلۆژیەکە ئێران دەیداتەیە و ماڵی خۆشیان وێران کردووە زانە یەمەن وێران بووە ئەگەر بتەوێت جۆب دێ ئەکادیمیا تەنیا یەک ڕێگەی هەیە بزوتنەوەی مەدەنی کاکە جەمال دەڵێ لە هەر وڵاتێک 3.5% خەڵک بە شێوەیەکی شێرگیر متحد بە دوایدا چوو بێتن یعنی بە بەرنامە خەباتیان کردبێ بە 1 ساڵ دیکتاتۆرە هێناوەتە خوارێ ئەوە هەمووشتی تا یعنی شتێکە کە دەزانینەوە یعنی ئەو بەڵام ئێستا نازانم کوردستان چەکەکە زۆر شتی مهمە بۆیە بەڵام کارگومەرێمە دەبێنین لە ڕۆژهەڵاتی کوردستان هەر لە دوای شۆڕشی گەلانی ئێرانەوە گەلی کورد نای بە کۆمەری ئیسلامی گوت و هەتا ئێستاش دەبینین هەسوولکەوتی خەڵک و حیزبەکان لە دژی کۆمەری ئیسلامی چۆنە بەڵام ئێران وڵاتێکی فرەنەتەوەیە ئایا ئەو بزوتنەوە مەدەنیە کە تۆ باسی لێوە دەکەی تەنیا دیکتاتۆر تەنیا بەدەست کورد دەڕوخەیان دەبێت هەموو گەلانی ناوخۆی ئێران بستنە ناو ئەو بزوتنەوە مەدەنیەوە بۆ کورد پێویستی نییە دیکتاتۆر بگۆڕێ دیکتاتۆر بڕوخێنێ ئێمە کاری ئێمە ئەوە نییە بچین بۆڕۆکراسی لە تاران بگۆڕین یەکێ لە ئیشتباهاتەکانی گەورەمان ئەوە بووە ئێمە ویستومانە بۆڕۆکراسی لە تاران بگۆڕین کاری کوردنەوە نییە ئەگەر تەمەشای مەداریک و لێکۆڵینەوە بکەیت دەڵێ خۆت لە ناو خۆتدا دەڵێت تۆ بزوتنەوەیکی مەحەلی لۆکڵ تۆ مەحەلی ئەو بزوتنەوە مەحەلی خۆت چاک سازماندەهی بکە ڕێکوپێکی بکە هەموو ڕۆژێ ئەوەی کردیان دەڵێن لە تیموری شەرقی مبارزەیەکی ناوەڕۆکەی دانیشتجویی بوو ئەوانە ئەندۆنێزیان بە چۆک پێدادا و کارێکی وایان کرد ئوسترالیا بێتە ئەندۆنێزی دوای ئەوەی تەقەیان لە دانیشتوو کرد
ئوسترالیا سازمانی میلەن نردی ئوسترالیا بێتە ئەندۆنێزی بێتە تیموری شەرقی نازر بێت بیان کشێنێتەوە لە یەکتری و دوایی ئیستیقلالی دا بە تیموری شەرقی یعنی ئێمە بۆ خۆمان کارمان بە قوم و کاشان ئەوانە نەبێت کوردەکە خۆمان سازماندەهی بکەین بۆ مبارزەیەکی مەدەنی فرەڕەحەندی هەمە چەشنە حتمما دێبینەوە ڕەنگە زۆرمان لێ بکوژن ڕەنگە زۆر مازەرە لێ بدەن زیندانیمان لێ بگرن بەڵام سەرڕای ئەوانە ئەگە بتوانین 3.5% خەڵک کە کەمە 3.5% خەڵک لە مەیدان ڕاگرین لێیان دەبینەوە سازمانی میلەت دێتە دەنگ لە زۆر جێگا هاتۆتە دەنگ وانەیە خۆ بڵێ ئێمە هیچمان نەکردووە کە کەیسی خۆمان معرفی بکەین قەت نەمان کردووە وەکیل بگرین نازانم لۆبی بکەین ئەوانە لە ڕێفراندۆمەکەی باشووری کوردستان ساڵی 2017 93 خەڵک دەنگیان بەسەر بەخۆیدا و حکوومەتی هەرێمی کوردستان دەیتوانی بە پشتبەستن بەو دەنگدانە سەربەخۆی ڕابگەێنێ بەڵام نەیان کرد لە وڵاتێکی تر لە وڵاتر کەتالۆنیا ئەوانیش ڕێفراندۆمێکیان بەڕێوە برد بۆ جیابوونەوە لە ئیسپانیا و ڕێژەیەکی یەکجار زۆری دەنگەکان بۆ سەربەخۆیی بوو کوردستان لە ناوچەیەکی پڕ لە ئاژاوە و چێشە و قەیران کەتالۆنیا لە ناوچەیە کە خاوەنی دموکراسی و ئوروپای ئازاد بۆچی ئەم وڵاتانە ئەم دوو وڵاتە داوای سەربەخۆیی دەکەن لە ڕێگەیەکی ئاشتی مەدەنیانە نەیانتوانی بەخواستی خۆیان بگەن بۆ کوردستان سازمانی میلەن مخالفەتی کرد ئەوە شتێکی مهمە دەڵێن ئەمریکا مخالف نا من مەدرەکم هەیە بڵاویشی دەکەمەوە دوای سازمانی میلەن مخالفەتی کرد چونکە سازمانی میلەن قانونەکە ئاوایە ئەو قانونی حەقی تەعیینی سەرنوشتی سازمانی میلەن ئاوایە تۆ ئەوەڵ بە شێوەی ئۆتۆنۆمی یا فدرالیزم تاقی بکەیەوە ئەگەر کاری نەکرد وەرەوە لەگەڵ ئێمە قسە بکە قانونەکە وایە یعنی سازمانی میلەن لە تۆ دیفاع ناکە بڵێ ئێستا من دەمەوێت جیابمەوە ئەگە بچی قسەیان لەگەڵ بکەی پێ دەڵێن نا ئەوەڵ ئێمە دەمانەوێت بە شێوەی چونکە ناک 6,000 نەتەوە هەیە لە دنیادا ئەو یعنی نەتەوەی ئەگەر ئاوە ئازادی کەن جا کاکە جەمال لەسەر ئەوەی ئەو مەسەلەن چی پێ دەڵێن ئەوەی لەسەر کۆسەڤا ئەوەی دادگای بینەملی ڕێیدا بۆ کۆسەڤا ئەوە شتێکی زۆر ڕوونە دادگای بینەملی ڕێیدا بۆ کۆسەڤا کە کۆسەڤا جیابێتەوە لە یوگۆسلاڤی وە کەیسێکی زۆر مهمی جیهانی ئێستا وەختی نێ ئەمریکاش پشتگیری ئەو سەربەخۆیی جانە ئەمریکاش پشتگیری سەربەخۆیی باشە چونکە لە سازمانی میلەن بۆ لە سازمانی میلەن پشتیوانی لێ کرد یعنی دادگای بینەلمللی سازمانی میلەن داوای کرد دادگایەکی بینەلمللی بێ پرسیارەکە ئەوەندە بوو پرسیارەکە سادە بوو پرسیارەکە ئەو بوو ئایا ئەگەر خەڵکی کۆسەڤا بیانەوێت جیابنەوە قانونی بینەلمللی نەقز دەکەن یانە دادگایەکە جوابێکی سادە و مەحدودی داوە کوتی نا بۆ یەکەشی کوتی نا چونکە کوتی یوگۆسلاوی ئامادە نەبوو جوابی ئەوانە جوابی دروستی ئەوانە بداتەوە من ڕۆژێک شتەکە بڵاو دەکەمەوە ئەوەکەی دادگاکەی کۆسەڤا و دادگای بینەملی کۆسەڤا زۆر بۆ ئێمە زۆر دەرسێکی گەورەیە ئەدەی ئەگەر کەتۆلۆنیا بە نمونە بێنیەوە ئەو هۆکارەکەی چی بوو ئەو شتێکی داخلی خۆیانە دیارە ئیسپانیا غەڵەتی کرد چونکە زۆر بە زەرەری ئیسپانیای ئەوان جیابنەوە زۆر بە زەرەریانە سەرکوتیشیان کردن زیندانیشیان کردن بەڵام شتەکە هەڵدەداتەوە ئەوروپایە ئەوڕۆ ناسبینێ بە ڕێفراندۆمێکی دیکە دەیبنەوە ئێستا ئیسکاتلەند ئێستا هەڵەسوونیان هێناوەتەوە دوای ئەوەی ئینگلیز لە ئیتحادیە ئوروپا چۆتە دەرێ ئێستا سەخت باسی ئەوە دەکەن کە دەیانەوێت جیابنەوە دیسانەکانی کاگومەرە من پرسیاری زۆرمەوە بەڵام کاتی بەرنامەکەمان بەداخەوە ڕووبەتەوە بوون و 3 دەقەمان کەمەوە ئەگەر تێبینیە کرد لەسەر کۆی گفتوگۆکە بەیان قسەیەک هەبێ باس لێوە نەکردبێ پێم خۆشە لەو 3 دەقەیەدا باسی لێوە حتمما ئەو کار دەکەم سپاست دەکەم لە ئێستاوە بۆ هەموو بەرنامەکە یەکشت هەیە کاکە بایەکش پێ بڵێم بە پێی سەدان بەڵگە بە پێی بیر و بۆچوون و لێکۆڵینەوەی سەدان پسپۆر ئەوەی ئێمە پێی دەکوتین کوردایەتی پێی دەڵێن کوردایەتی ئەوە پیرۆستترین ڕێگەیە بۆ سەرکەوتنی کورد پێویستمان بە هیچ ئیدئۆلۆژیەک نییە لە دەرەوە بیهێنین نە مارکسیزمان دەوێت نە ترۆتسکیزمان دەوێت نە ئانارشیزممان دەوێت نە فۆکۆیزمان دەوێت هیچ کام لەوانە نە کۆلۆنیلیزمان دەوێت ئەوانە هەمووی تەنیا و تەنیا دەبێتە باعیسی جیابوونەوەی ئێمە یەکشتمان پێویستە ئەویش ئەو کوردایەتە پیرۆزەی کە خەڵکی دێ و شار لە دڵی خۆیاندا دەیناسن کە پێشەوا هەوڵی بۆ داوە کە هەمومان دەزانین چیە تەنیا ڕێگەی ئێمە ئەوەیە هیچ شتێک
گرنگتر نییە بۆ سەرکەوتنی ئێمە ڕۆژێک هەمومان کوردایەتی بکەین ئیمکانی نییە سەردەکەوین. کاک عومەر حەمیدی شارەزا و لێکۆڵە لەسەر پرسی ناسیۆنالیزم زۆر سپاس بۆ بەشداری لەو گفتوگۆیەدا. سپاسە دەکەم کاکە جەمال گیان سەرکەوتوو بی.